كرشتن ليرة لدنجي أمريكا VOA من محتبر شيرواني وأز دخيل شموه في دم خوش جوارا دخوازم دبرنامه رو دم هف بيفينك دقال اندامه كي كونغرس أمريكي هيا نرازي بون ديار كريا لهم برفدر كرنا كردان جي كونفرانس كي ديجي داعش لندني هروها لراپۆرتێکی تردا بەهێزبوونی ورەی هێزی پێشمەرگە لە شەڕیان بەدژی داعش لە هەرێمی کوردستانی عێراق و سەردانی کەمپی پەنابەران لە بەهەرکە دەکەین چەندە ئومێدەوارن بە گەڕانەوەیان بۆ سەرجێ و ڕێی نه ئەوەندە زۆر. و راپۆرتێک لەسەر شەرمەزاریە کوشتنا لێڤەکۆلێکی تەقینا ناوەندەکە جوهویان لە ئەرجەنتینێ لێبەرێ ئەم ڕوو بکەین چەند جیهندی یەن جیهانێ. ملیتانی دەوڵەتی ئیسلامی ئیدعا دەکەن بەهۆی هێرشە ئاسمانەکانی ئۆردۆن کارمەندێکی خێرخوازی ئەمریکا کە ئەو گروپە بەبارم تێگرت بوو کوژراوە. کۆشکی سپی دەڵێت ناتوانێت پشڕاستی ئەو ئیدعایە بکاتەوە. لە بڵاوکراوەیەکدا وتەبێژی ئاسایشی نیشتمانی کۆشکی سپی گوتی ئاشکرایە ئێمە بەقوڵی نیگەرانی ئەم راپۆرتانەین و لەم کاتەدا هیچ بەڵگەیەکی نابینین کە ئیدعای داعش بسەلمێنێت. ئۆردۆن دەستی لە ژمارەیەک هێرشی ئاسمانی بەدژی ئامانجەکانی داعش داوە. ئەوەش دوا بە دوای کوژرانی فڕۆکەوانی ئۆردۆنی بەدیلگیراو دێت کە لە مانجی 12 ساڵی ڕابردوو لە سووریا کەوتبۆ دەستیان. ئەو کاتێ پاشەوەی فڕۆکەکەی کەوتبۆ خوارێ. ڕێبەرین ئەلمانیا و فەرەنسا لە مۆسکۆ بوون ji بۆ پێشنیازەکان و هیا ئاشتی بە مەبەستا ڕاوستاندنا شەڕێن نێڤبەرە هێزین ئوکراینی و جوداهی خوازاندا و رووسیا پشتەوانی لەوان دکە لە ڕۆژهەڵاتە وڵاتی. هەمان دەمژی لە برۆکسل جێگرێ سەرۆکی ئەمریکی جۆ بایدن لێ تەنیشت سەرۆکی جواتە ئەنجومەنی ئەوروپی بەرسەبە پرسیارە ڕۆژنامەوانان دەدان و وی رووسیا خەتەبار کرد بە بەردەوامیە ئالوزکردنا شەڕی ئوکراین. وی گوت رووسیا شەڕی گەرم دکا بە هەنارتنا تانک و کرێگرتیان ji بۆ هەرێمێ. برێز بایدن دەگەل ژمارەکە دیپلۆمات و کاربدەستên بەڕەوانیە لە ئەلمانیایە ji بۆ کۆنفرانسێکی سێڕۆژی قریزا ئوکراین li serê ئەجەندەیە. li berê jî serokê Ukrayn wezîrê derveyê Amerîka wezîrê derveyê Roosya jî beşdarî konferans bin. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما لە ڕۆژی پێنجشەممە بەشداری لابۆنەی ساڵانەی ناسراو بە ناشنال پرێر برێکفست ناشتاخوانی ئاینی نیشتمانی کرد کە لە واشنگتن بەڕێوەچوو لە وتارێکیشیدا سەرۆک ناپەسەندی داعشی کرد. ئەو باسی کرد کە چۆن نوێژ و نزا و هەروەها ئاین بۆ کاری باش لە جیهان بەکار هاتووە بۆ نمونە یارمەتیدانی هەژاران و هێنانی ئاشتی لە جیهان. بەڵام کوتیشی ئێمە بینیمان ئاین بۆ مەبەستی خراپ و بیانوو بۆ بەدکاری بەکار هاتووە. سەرۆک دەڵێت دەبینین کە گروپی دەوڵەتی ئیسلامی چەندین شێوازی نەریتی کوشتنی بە شێوەیەکی دڕندانە بە ناوی ئاین بەکارهێناوە. دەستدرێژی کردوتە سەر ژنان وەکو چەکی شەڕ و هەروەها ئیدعاش دەکەن ئاین دەسەڵاتی ئەم جۆرە کردەوانەی پێداون. سەرۆکی ئەمریکا کوتی خەڵکی بە باوەڕ دەبێت دژی ئەم کەسانە بەدەنگ بێن کە ناوی خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی ڕەوایی بدەن بە چەوسانەوە ڕق و کینە و هەروەها تند و تیژی. و لە هەرێما کوردستان عێراقی پێشمەرگەیان دەست بە دەرخستنا ملیتانên دەوڵەتە ئیسلامی کریە ji herêmê bi alîkariya herîşên firokên Emerîkî. Me ev raport ji berokên şerî li gundê Baqirta 6 kilometran başûra Hewlêrê heye. لەبەرەی شەڕ هێزی پێشمەرگە ڕوبەڕووی بنکەکانی دەوڵەتی ئیسلامی بوونەتەوە کە چەند سەد مترێک لەیان دوورن. هەفتەیەک لەوە پێشبوو هێزی پێشمەرگا گوندەکەی گرتەوە. ئەوەش بەشێک لەو کردارە سەربازیانە بووە لە شەرمانجی ڕابردوو بەردەوام بوونە بەدژی داعش کە دەستی بەسەر ڕادەیەکی زۆر خاک لە باکووری ڕۆژاوای عێراقدا گرت. چەند شەو لەوە پێش ملیتانی داعش هەوڵیاندا گوندەکە بگرنەوە، بەڵام پاشەکشیان پێکرا. ئەوەش کارێکی هاسان نەبوو بە قسەی پێشمەرگە هاوڕێ سەردار محەممەدی تەمەن 24 ساڵان. وڵای ئەمە وەک پێشمەرگە چەکانمە بە پێویست نییە چێکی قورسمانە تەنە ئەو کراشکۆفەیە هەر لە زەمان شۆڕشەی لۆ چەکەمان بووماوەتەوە چێکی پێویستمان نییە. ئەگە چێکی باشترمان دەنێ داعش بەرگەی هێز پێشمەرگە ناگرێ بەیشەوە بەڵام ئێمە چەکمانی ناچارین هەر دیفاعکەین بۆ چەکانە. بارودۆخی بەرەکانی پێشووی شەڕ سەختن بە قسەی دیار ئەمیر چۆخە حەزیز ئەفسەرێک لە هێزی پێشمەرگە. قوڵان ژیانمان بڵێم خۆشە زۆر خۆش نییە بەڵام خۆش ئێمە دیفاع لە کوردستانەکەی خۆمان دەکەین دیفاع لە ماڵ ومداری خۆمان دەکەین ئەگەر لەناو قوڕ و قوڕاوێژ بین چونکە دژمنەکەمان ئیرهابیە تیرۆریستە یعنی هەر پێمان خۆشە لە بەرامبەر دژمنێکی ئەو هەڵە سەرسەخت وەستاوین ینی مارومداری خۆمان هەر لە بیر نییە ئەسڵ حساب و مارومداری خۆمان ناکەین
ژەنەڕاڵ ئیسماعیل عەلی محەممەد تەمەەن 30 ساڵان دەڵێت چەکدارانی دەوڵەتی ئیسلامی چەکی نوێیان هەیە لە سوپای عێراق دەستیان کەوتووە و بەرگریکردن لە بەرامبەر ئەوان کە بۆمتەقێنەری خۆکوژ بەکاردەهێنن سەختە. زۆر زەحمەتە لە ئێمە بەس ئەمەش وەکو بەو چەکانەی کە لە دەستمانە کەونە چەکی زەش عراقیە یان ئەوانی کە لە عراق بووە چەکان زۆربەی زۆری ڕوسینە هەمووی کەونەی ساری هەفتەیەکانە بەس بەورەکی بەرز دیفاع لە خاک کەوت لە وڵاتەکەی خۆمان دەکەین بشکوژرین لەسەر خاک وڵاتی خۆمان زۆری پێمان شەچاتی نەوینێن باشترە نەک ئەو تۆشتی تیرۆرەستانە بگەێنە ناومان. کاتی نانخواردنی نیوەڕۆیە هێزی پێشمەرگە 95% خاچی کوردستانی عێراقیان کنترۆل کردوتەوە بەڵام ناتوانن ئەمەکە بە کۆتایی بگەێنن مەگەرەوەی حکوومەتانی ڕۆژاوا یارمەتی زیاتریان بۆ بنێرن بە پێی سەرکردەی ناوچەی مەخمود نەجات عەلی ساڵح. ئەگەر وڵاتانی ئەمریکا و ئەوروپا چەکان دابین بکەن ئەوە لە کۆتاییدا ئێمە سەرکەوتو دەبین بەڵام ئەگەر دابینینەکەن ناڵێم ئەمە سەرکەوتو نابین بەڵام ئێمە دەتوانین پارێزگاری لە خاچی خۆمان کوردستان بکەین چونکە بڕیارمان داوە یا گیان بەخت دەکەین یان پارێزگاری لە خاکمان دەکەین. ساڵح دەژڵێت بۆ برنەوەی ئەم شەڕە دەبێت چاکسازی لە ناو سوپای عێراقدا بکرێت و هەروەها ڕێکەوتنی سیاسیش بێتە دی لە نێوان پێکاتە نژادی و ئاینیەکانی هەرێمەکە. حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق بەشداری لە کۆنفرانسی هاوپەیمانەتی نێونەتەوەی بەدژی داعش کە مانجی ڕابردوو لە لەندەن بەڕێوەچوو نەکرد. ئەمریکا و بریتانیا میواندارەتیان دەکرد گوتیان سەرک وەزیری عێراق حەیدەر ئەلعەبادی نوێنەراتی هەموو عێراقیەکان بە کوردەکانەوە دەکات هەر بۆیەش کوردەکان لەو کۆنفرانسە بەشدار نەکران. ئەندامی کۆنگرێسی ئەمریکا دەینا ڕۆڕەباکر ڕەخنەی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و دیپلۆماتانی ڕۆژاواگرت کە کوردەکانیان لەو کۆبوونەوەیە بەشدار نەکرد. لە گفتوگۆی تایبەتی لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ کە پێکەوە میواندارەتی کورد کەنێکشن دەکەین بە دەخیلی کوت کوردەکان سلماندویانە باشترین دۆستی ئەمریکان لە هەرێمەکەدا و ئەو هەڵاواردنەش زیان لە استراتێژی سەرکەوتوو دەدات. کۆنگرسمان دێنا ڕۆڕەباکر گەلک سوپاس بۆ دەمێتە دایما ڕێ بدە من ئەس بە بیر و بۆچۆنتەیان بە باوەڕاتە سەبارەت کوردان و بتایبەت ژی پشتی و حکومەتە ئەمریکی و ئۆروپیان کورد داخواز نەکرینە کۆنفرانسێکی دیژی دەوڵەتە ئیسلامی لە لەندەن دەنە ڕازی بوو لەسەروێ ji ber çi. Well, over the years it's been clear to me بە ساڵانە بۆ من زەلالە کۆ دۆستێکی مە هەیە و ئەم دکارن پاڵاخۆ بدن سەر کۆ ئەمریکا دکارە پاڵاخۆ بدە سەر ئەو خەلکی کووردە لێ دەبەرە جیهانی و ji dema şerê cîhanê duyemda ta niha me pêwendî hebûn lê me tiştê rastê ku divê kiriba hîn nekiriye û hîn jî xelkê Kurd bi me vegirêdayîne divê ev tişt bigihe dilê her yekî Emerîkî li gel ku haya me ji wan nîne haya wan ji berjewendiyên me heye ku dijberiya hêzên şer û tariyê dikin li wî parçê cîhanê ku ji Emerîka hez nake û piştî her tiştekî wan kirî di dema Seddam Husên da û li gel evan grûpên îslamiyên tundrew ku ew bi dilêrî li beramber wan radiwestin nebûna daxwazekê ji aliyê Emerîka da ku ew amade bin di kombûnên guftûgoyan de li ser babetên girêdayî bi wan ve wek kombûna London ez bawerim îxanetek bû li wan ez şerm dikim ji vê yekê û hêvîdarim careke din tiştên wiha qet dubare nebin. I believe was a betrayal of good friends and I'm embarrassed about it. And I would hope that it never happens again. چه ڕەنگە پەیوەندی یان چه ڕەنگە تێکەلیتە دخوازی هەبن دنێڤەرە حکوومەتە ئەمریکا یان ئەمریکا بگشتی و دنێڤەرە کورداندا؟ Well, already we have a great relationship for the United States. The Peshmerga basically is fighting and dying. مەبەرێ پەیوەندیên baş bi wan re hene pêşmerge bi awakî diyar şer dikin û dimrin û zehmetiyên giran dikişînin ji bo têkbirina dijminê welatên Rojava û dijminên Emerîka û wan hêzên tundrewên îslamiyên ku wê ziyanên mezin bigîhandana me eger derfet ji wan re peyda ba û ew dostên me yên Kurd barê evî şerê giran hildigirin. چه جوره پەیوەندی پێویستە هەبن لەگەل ملەتێکی وەها جەگەردار و دلێر و دۆست ژمەرە دەوێ پەیوەندیên me bi wan re وەکو ku ew nêzîktirîn dost ji me re bin wەکو çarçweyeke netewî pênasîn bi wan bibe ango divê em pênasînê bi wan wek welatekî bikin ji dêvla ku em hewl bidin wan legel Iraqê bihêlin divê em handeriya wan bikin ji bo welatekî bi navê Kurdistan ku ne tenê parek be ji Iraqê belê wek hemî welatên cîhanê be.
but a country that would then be equal with all other countries of the world. باشە تو پشتەوانیا دەوڵەتا کوردا دەکی دەوڵەتێکە سەر بخۆیان کوردان. I believe that the United States must recognize that the people of Kurdistan are a national entity. Ez bawerim divê Amerîka pênasînê bi wê yekê bike ku xelkê Kurdistanê bibin dewlet, bibin hikûmet û bibin welat wek her welatekî din li cîhanê, wek Amerîka, Fransa û Misir. Xelkê Kurd bi dostaniya xwe ya berbiçav li gel Amerîka mafê wan heye û hêjane bibin xwediyên welatê xwe. That they deserve recognition as their own nation. کنگرسمان دما کرد یعنی بحث دگل کرداجی کار بدستیم کرد دیسان دیبیجن دما تو بی امریکا تو بی کنگرسی امریکی تو دیبینی خلکی وی خلکی لکنگرسی اندام الکنگرسی پشتوانیا کردان و دوزا کردان دکن دچی پنتاگون او افسری العراقی خدمت کری دیسان دیبینی پشتوانیا کردان دکن تیا وایت هاوس یان سی دیپارتمنت چیروک جدایا نوصایا جبرچی. Well, the State Department and unfortunately our president seems to have the same attitude. Believe that وزارت دربا و مخابن سروکی ما دیاروان همان ریباز هیا او باورن که او دکارن به دوستانی و پیوندی ما بولاتین دن را بلیزن بهتری دامزراندنا پیوندین خورد به خلق نرا که براسی دوستین منه تو بدوستین خنالیزی و که بدجمنین خدلیزی. از باورم کردان دوستانی خود جارک دن دو پاد کردن. پیوست ناکه ام بوان بلیزن جبو پیلانک دست نشان کری. دوی پیوندی اما بوان را وک هر ولاتکی دم با. و جبیر بکه چیروکا عراق که گردی. گلک پرسکریک دی بیتن چار سر کرن دما تو پیوندین خورد ناورا دوستین خود آوابی. او دوستین کو بشتارن ده پاراستنا نرخین مده. Is if we establish a good relationship between people who share our values and want to be our friends. از قلت انت تتجهم تو قالك بشتفان دولتها كردي ليه تو دولتها كردي دخازي جبو عراقي كردين عراقيان تبع كردان. I think that if we have a conference, it shouldn't be just about the future of Iraq. There should be a conference about that part of the world. از باورم دما ما کنگرک هبه پیوسته نتنه جبو پاشروجا عراقی به دوی اول دور اوی نافچهی بل جیهانه خلکی کرد پیوسته بکیمانی به جمارک مزن نتنه کردین عراقی بلین جهن دنجی ببن پارکش حکومت آخواه و اگر نها پیکانینا اویه که گلکی دجواره و هروها او تشتکی ام دخازن لینکارن بکن جبو ما باشترک و ام بری خوابدن ولاتکی جوان ولاتان و جبو سرخوابوناوی کار بکنو هاجی او تشت العراق البردستين از وی داخوازی ناکم که همی کرد ببن بشک جوی ولاتی و باش با اگر مکاری با اوی هریما هان جنوب ارگانیزه بکن چمکی دی روجه که پیوستیا مهر به یکی هبه عراق وها نامینه راستی اوا کو عراق جهکی داستانیه هاتبو آواکرن جالی داگیرکرین اوروپی دا 105 سالی بره تشتی گرینگ اوا خلکین عراقی و کرجی ایرول سر عردینه از باورم اگر ام بنرینه که برفرهتر لی تماشکن امی بهتر بره خوابدن راستیا کنها لسر عرده هایی نتشتین کو داگیرکران پیک آنی و دی آرمانجه که باشتر بجبو I think that would be perhaps a better goal. Congressman Rara Bakr, راستی جی هندک جارا هزرا هنارتنا سربازان یان جاره کدی هنارتنا سربازان جبو عراق جبو شر تیروریستان تیکرن اگر پیش نیازک واسا کت دنگدانی توی پشتوانی لیبکی؟ Yeah, I don't believe the United States should be sending combat troops. از باور ناکم که پیوست امریکا هزن لسر عرده بشینوی هریما دور جدیو لاوی دوی ام گارانتی بکن و پشتگیر بن جبو وان خلکن کشر دکن و آماده نشر بکن به دابین کرنا داوانچه و گله و روکیت و حتی پشتگیری عزمانی جبو وان لیمه پیوستی بوی یکی نینه که ام هزن لسر عرده بشینن و شرکی بکن که شر کسی کی دنه کنگرسمن بری یعنی دماهی سال 2014 پیش نیازک لکنگرسی هابو لسیناتیان ل جبهت النران جبو کوشکاس بی جبو حکمتی کو آلیکاریا کردان بکت بچکی گران بی بغداد یعنی بی عراقی اریچل وی بریاری هات گهیا کدری. Yes, I have been a co-sponsor of legislation as well as the author of legislation here
that would اره از برپرسی هفبشه یاسه کیما و هروها دانره یاسه ما کره داده ام پشتگیری خوش بغدای بکشینن و بشین هریم کردان پیوست حکومت هریم کردستان پشتگیری ما ورگره ندریا بغدای را بله با اواکی راست بو هولیر دیار هر جارا ام هول ددن بریا بغدای را تشتکی بشینن تشتین مدکوین دست دجمنن ما یانجی خلق جمیدان شر در روین جوان هزین دجمن لی پشمرگیان لحریم کردستان دلیریا خود دیار کرن لوما او پشتگیریا که دچو بغدای پیوسته بچه بوان aid they want to give to Iraq should be going to those people. بری چند مهان جهانی تراجیدی گلک مزن دید دما ملیتان دولت اسلامی ایریشی دورین موصل کری بتای بدجی دورین کیمانیان سروک اوباما فرمانا ایریشن فرقاندا عالیکاری لێ دیسانژی ئەم دەبینن بە سەدان کەچ و ژنێن کێمانین ئەوەلی بتایبەت ئێزدیان دەدەستێ داعش و دەوڵەتە ئیسلامی دامانە سەدان هەزارش خەڵک بێجیوارن حکوومەتە ئەمریکی دیکارە پتر چی بکە ژوان ڕا I think the American people need to understand exactly how much sacrifice is going on by the Kurdish people. از باورم پیوست امریکا تی بگه که براستی خلک کرد چه قاسی راستی زور و زحمتیان ببه دا که تشتی درست بکه دنیوا اوه گرینه که من با آواکی کسایتی گلک هولدان لی از تنه یکم ما پیوستی به گلکان هیا که با اخوانو بیجن ام چه قاسی سر بلندن که خلک کرد و که مناقی لبهتری 200,000 پنابرین مسیحی مقاتنه و او نها تینا پارستن جوان کجران بن مخابن تندروان گلک خلق گرتن و رواندن ایویا متنه اوه که کردن شردکن بمینن هیزن خیره لوی هریمی دوی ام لوی اکی مکربین و بیگومان چاوا ولاتکی بچوک که 5-6 میلیونن دکارن لأوقاس پنابر مقاتبن و اوی بار گران هلگرن خلق امریکا پیویسته گاونه بر به پیش و باویجه و آلیکاری کردان بکن بکیمانی اگر ام هیزن لسر عرده نشینن ورج بوشر و ام ناکنجی دوی ام پشتگیریا اوان کسین لور بکن او جی کرد. At the very least, we should be helping those brave people who are fighting the good fight, and that's the Kurdish people. Thank you, Congressman. Thank you so much. جارێکەدی بخێر هاتنە کورد کۆنەکشن بەری دوو هەفتیان ملیتانên دەوڵەتە ئیسلامی داعش نزیکی 200 ئێزدیان ئازادکردن پڕانیاوان کەسێن بە ئەمر و نەخۆش بوون. داعش ئەو دیل گرتبوون لە دەمێ هێریشە دەڤەرا شنگاڵی کرین لێ دەستپێکا مەها هەشت دەنگی ئەمریکا سەردانا هەنێک جوان کەسێن ئازادکری کردبوو لێ بەعادرێ. دایکی بچێک بە تەنور لان دروست دەکەن لە کەمپی بەعادرێ. ئەمە شوێنی نوێی زیاتر لە 15,000 ئێزیدیە کە بەهۆی هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی بۆ سەریان ئاوارە بوون. بەهۆی ئەو 20,000 ئێزیدیەی ڕوویان نەبشوێنە کرد ژمارەی دانیشتوانی بەعادرێ لە شەو ڕۆژێکدا بوو بە نزیکەی 2,000. ئەرزەم غازن خەلەف یەکێک لە دانیشتووە تازەکانە. خۆی و کچە تەمەن 23 ساڵانەکەی ئاسیمەش لە نێو ئەو 200 ئێزیدیە بوون کە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ئازادی کردن. دایکەکە دەڵێت ئاسیمە باری دەرونی تێکچووە پاش ئەوەی تەقەی لێکراوە و بەرلۆک لەسەری درا. خاتو خەلەف دەڵێت هیچ ئاگای لە ڕەوشی ئەندامانی تری خێزانەکەی نییە کە هێشتا لەژێر دەستی چەکدارانی دەوڵەتی ئیسلامیدان. خدا حقي ما بقى خدا زارت ما مول ديز دينا خدا هبدش ما لا من الديز دينا خدا ما يصير الربان خدا هبدش ما لا من الديز ديوان دستي وان دي فەرمان دەروێش عەلی تەمەن 68 ساڵانیش یەکێک بوو لەوانی کە زۆربەیان بە تەمەن و کەمەندام بوون دەوڵەتی ئیسلامی ئازادی کردن ئەو لە دەرەوەی کەمپەکە لەگەڵ خزم و کەسوکاریا دەژێت. خراپیەکەش پێ خراپیتر نییە خراپیا بێن کەچاتە دێت ببن ئەو بووکاتە ئەو خوشکاتە هەشایتە ببن پیستر ئەو هیچ هیوایەکی نەماوە مەگەر هاوکاری زیاتر لەلایەن کۆمەلگای نێونەتەوەیی بکرێت. مادام چوبانە مالێت خواگە وێت گرتین بەردابە
اما برداعي خورتك النيف نابو كشك النيف نابو پیرە مێر بوون سەقەت بوون هەنەکە دین بوون. ئەم ئازادیەش بۆیان ئازادیەکی تاڵە لە دەمێکدا هەزاران ئێزیدی تر هێشتا لای توندڕەوانی دەوڵەتی ئیسلامی دەست بەسەرن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لە کوردستانی عێراق هێزی پێشمەرگە بە یارمەتی هێرش ئاسمانیەکان بە ڕێبەرەتی ئەمریکا پێشی پێشڕەوەیەکانی داعشیان گرتووە، بەڵام خەڵکەکی زۆر کەم لەو 1 ملیۆن ئاوارانەی عێراق پێیان وایە بەم زوانە بتوانن بگەڕێنەوە سەرجێ و ڕێی خۆیان. لەمبەرە بەیانی زستاندا لە ئۆردوگای بەحرکە منداڵەکان یاری دەکەن لەو کاتەی گەورەکان خەریکی قایمکردنی خەیوەتەکانیانن لە مەترسی باران. ئەم ئۆردوگایی کەسی 1000 کەسی لێ دەژی و نیوەیان لەژێر تەمەنی 17 ساڵەوەن لەم ناوە نەبوو تا ئەو دەمەی میلیشەکانی دەوڵەتی ئیسلامی دەستیان بەسەر بەشێکی زۆری باکووری عێراق کرد. هەر لەو کاتی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بەرەو پێش چوون بەناوبانگیان بە درەندایەتی دەرکرد. ڕەحمە سەمیر 29 ساڵ تەمەن لە شاری حەمدانیە لە دەرەوەی مووسڵ یەکێک بۆ لەوانەی کە هەرزوو هەڵات. هي احنا بالليل الساعة 12 لدوري نيورودا ئیتر هەموو کەسێک دەیگوت وا داعش هات دەبێت ڕابکەین ئیتر هەموو پێکەوە هەڵاتین ناسەوە. خەڵقی عەرەب و کورد و ڕەگەزی تریش لێرە دەژین لەگەڵ ئەوەی خۆراکی پێویستیان هەیە بەڵام بە گوێرەی پێویست خزمەتی تەندروستی تێدا نییە. کۆچەر جاف جێگری بەڕێوبەری کامپەکە لە دەستگای خێرخوازی بەرزانی کە سەرپەرشتی کامپەکە دەکەن دەڵێت وەکو پێداویستی ئێستا پێویستیان بە ئەداواتی پزیشکیە زۆر پێویستمان پیانە با بڵێن لەبڕی پێ ئەداواتی پزیشکی ئەمە توانیمانە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆیان دابین بکەین بەڵام وەکو خۆتان ئاگادارن دەستگا زەختێکی زۆری لەسرە. خێرخوازان خەیوەتیان هەڵداوە وە قوتابخانە بەکاربێت. ڕەحمە سەمیر دایکی 5 منداڵ دەڵێت بەڵام هیچی تری لێ نییە. لا ماکو دەڕۆست نەخێر هیچ جوانەیتیان ناگوترێتەوە وەک قوتابخانەش نەکەوتۆتە گەڕ منداڵەکان بۆ خۆشی ڕووی تێدەکەن خوێندنی تێدا نییە تەنها یاری دەکەن شی يثبت بأنهم من التربية يعني متعلمين لا ماكو شيء. هەموو دانیشتوانی ئۆردوگاکە دەیانەوێت بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەڵام پێی ناچێت بەم زوانە بێت. سەدام حازم 40 ساڵ تەمەن خەڵقی مووسڵ دەڵێت داعش هێشتا بەهێزە. نەخێر هێرشە ئاسمانیەکان بەز نییە پێویستمان بە پشتیوانی زیاتر هەیە بۆ ئازادکردنی تەواوی شارەکە. زۆربەی دانیشتوانی بەحرکە دەڵێن گەرچەکیان پێ بدرێت ئەوا دەگەڕێنەوە و لە شەڕی دژ بە داعش بەشدار دەبن. شایان پاشا دەنگی ئەمریکا. وبەری هەفتەیەکی پەیامێرا دەنگی ئەمریکا لە باژارڕێ ئامادەی خەلیجان فارقین سەردانا کوبانی کردبوو چەند راپۆرت گەهاندنا کورد کنەکشن. ئیرۆ ئەمێ راپۆرتەکەوێ ببینن تایبەت لەسەر وێرانیا شەڕی لە باژار و هیڤێن ئاوادانکردن و ڤەگەڕاندنا ژیانی لەوەر. کۆبانیا گودشەرێ 135 ڕۆژاندا وێران بوو نەها بە مۆرەلا سەرکەفتنێ هێدی بخواتێ لێژ بوو کۆبانیەک نو کار و بارێ گران لە پێشیە ڕێوەبریە کانتۆنێ هەیە. هەلبەت ڕزگارکردنا گوندان ji Daişê armanca sereke a şervanên Kurdan e. Di şerê Kobaniyê de ji 400 zêdetir şervanên Kurd jiyana xwe ji destan. Tevê şervanan rola rojnamevanan jî pir mezin e. Dijî jî yek ji wan rojnamevanan e ku her rojê li cepheyê pêşketinan radigihand. Azadiye şev dibêjin? Li orta kantûna Kobanî kevin, navenda kantûna Kobanî kevin. Ev xeyr derbere çi qas mayîn ketin, hawan ketin, pere lê de. Ama ev xeyr wek xema. Me jî got ev xeyr nîşana azadiya Kobanî ye. Hemî bajarê Kobaniyê nesîbê xwe ji bombeyan girtiye. Digel vê yekê xelkên sivîl jî li vir dijîn. Malbata vî kalî li Sirûcê ne lê ew ji başêr derneketiye. Kêfxweşiya rizgarkirina Kobaniyê jî bi van gotinan tîne ziman. Yepekê nedê xebayekî me xortar nedê û xwedekî me miletê me gîtiye û cebhê me fere dikine înşallah û gav bi gav em pêşa darine va dijminê hoberî va dijminê zalim va dijminê wehşî em dûmşin dadibine. Beriya şer li Kobaniyê sê nexweşxane hebûne. Lê Daişê hemiyan kiriye armanca hedefa. Neha tenê li avahiyek xelkên sivîl û şervanên birîndar tên derman kirin. Doktor Nesan Hesen, serokê desteya tenduristiyê ê kantona Kobaniyê ji dengê Amerîkayê re
بحثا روشا سیستما تندرستی و پێدەبیên تندرستی دکه. نەخۆشخانەی مەلی خستن تاقاندن یەک بە ڕەنگێکی ئینتیحاری ئەوژی فەجراندن و پشتی وێ هجێریشی نقطەمەی طبی ئادەریکردن ئەوژ تەقینوێکی چێکن ئەوجی تەقاندن ji bo vekê ez karim bi temamî bêjim bingeha tenduristî a kantûnê Kobanî îrok berangaze bi temamî hed tişt destma da tenê kar û xebata me divê yani bi her imkaniyetê zeîf em kar dikin ji bo vekê hemû sazê navnetewî kesî însanî sazê girêdayî bi tenduristî de em bangê xwe dikin wan ku destê alîkarê bidin kantûna Kobanî. Şerê Kobaniyê nehal gundan dewam dike. Lê avakirina bajêr û vegera sivîlan helbet ê qasî şerê çekdarî giran be. Xecîcan Farqîn, Dengê Amerîka ji Kobaniyê. موسا احمد جگری برێڤەبەرێ ڕێخستیا خێرخوازیا بارزان میوانی دەنگی ئەمریکا بوو معتەبەر تەحفەیڤینێک لەگەڵ کردی هەفەیڤانژی بۆ هەفتیا بێتە یان بۆ بەرنامە بێتە بابەتێن وا چ بوون یانوە بەحسکردن داخل السرتای برنامه باستیەوەمان کرد کە دوێنێ سەرۆک ئۆباما بەشداری لە ناشنال پرێر برێکفست کرد بوێنەیەکی ئاینیە ئەمانیش وەکو شاندێک هاتوونە ناحکومی لە بەشداریان لەو بۆنەیە کرد دوای باسم لەگەڵ کرد دیارەتان بە ژمارەیەک سەناتۆر و کاربەدەستی ئەمریکا کەوتۆ لە ناوان یان سەناتۆر مەکەین باسی ئەویان دەکرد کە قەیرانێکی گەورەی مرۆڤی لە هەرێمی کوردستانی عێراقەیە و دەبی کۆمەلگای نێونەتەوەی بەتایبەتی ئەمریکا زیاتر یارمەتی خەڵکەکە بدات و هێندێک پرسیارشم لەسەر کاری ئەوانەوە کرد. سێشەمبووی دێوەی هەفەیڤینێ ببینین. لێڤەکۆڵی کوشتنا سەرۆکی دەستەیە لێڤەکۆڵان دێتەقینە ناوەندەکە جوهویان دا لە ئەرجنتینێ بەری 20 ساڵان ئیدعا دەکرد و گەلک نەپەنی دوێ سەرهاتیەدا هاتنە بەشارتن و ئاگەهداریە گرتنا سەرۆکی ژی یەک شوان بوو دە ساڵ یان دە ئۆفیسا سەرکە ئۆفیسا وی کاربدەستی ڤەکۆلیدا ئەو داکیمەنت هاتیە دیتن. تەرمی دادوەری ئارژانتینی ئالبەرتۆ نیسمان لە خانۆکەی لە مانجی یەکەمی ئەم ساڵدا دۆزرایەوە پێشەوەی ئەو لە کۆنگرەی وڵات گەواهی بدات چی ڕەنگ بێت لە پشتی بۆمدانانەوەی ساڵی 1992 زاینیدا بێت. لێکۆڵەری پێشەنگ بۆ مەسەلەی مەرجی نیسمان ڤیڤیانە ڤێن دووشەمە کوتی هیچ پێشنیازێکی حکمی جیران نەدۆزرایەوە پێشەوەی دوایی بە ڕۆژنامەوانان بڵێت کەوتەکانی خراپ لێکدراونەوە. بۆ وێنە ئەگەر لە هەڵەدا بووم پەیامەکەم تا کردەوە و بەڵگەشی لێرەیە هەڵبەت بەرنووسەکان دەپارێزرێن و شێوەی لێکۆڵینەوەکە ناگۆڕن ئەوان گۆڕان بەسەر ڕێڕەوی لێکۆڵینەوەکە ناهێنن ئەوان ئەو گرنجیان نییە کە ڕێبازی لێکۆڵینەوەکە بگۆڕن. نیسمان ئیدعای کرد کە حکوومەتی خاتون فێردناند یارمەتی بە ڕێخستنی مامەڵەیەک لەگەڵ ئێرانی کرد ئەویش ئارژانتین پێویستی بە پۆلی نەوتی ئێرانی پێدەگەیشت. ئێرانیش گەن و گۆشتی ئارژانتینی پێدەگەیشت و مەسەلەی بۆمدانانەوەکەش هەروە بە بێچارەسەری دەمایەوە. گەلێک لە ئارژانتین کوتیان وەک مرۆڤێکی مەزن یادی نیسمان دەکەن. ئێمە هاتوین ماڵاوایی لە بەڕێز نیسمان بکەین کە وەک پشتیوانێکی وڵات چاوی لێ دەکەین لەبەرەوەی تەنیا کەسێک بوو هەویستی سەرۆشی ئەو کاتی ئارژانتینا مەحکوم بکات کە هەرە کەسی گەندەڵ لەم وڵاتەدایە. نیسمان ماوەی 10 ساڵان کاری کرد دۆسیەیەکدا بمەزرێنێت کە ئێران لە پشتی هێرش بۆ سەر ناوەندی پەیوەندی دوولایانەی ئارژانتین ئیسرائیل بوو. ئەم بەرنامەیە گەشتینە کۆتایی هەر شاد بن. هەتا سێشەمبووێ دەمێن خۆش دەربازبن خۆدا حافیز.